ئێمە ئەزانین ئەو دەسەڵاتی کە ئێستا لە باشووری کوردستانە هەیە دەسەڵاتێکی خۆسەپێنە دەسەڵاتێکی پیرسالاری پیاوسالاری پیرسالارە ئەو دەسەڵاتە طبعاً بە عقڵێتی دەسەڵاتدارەتی بە عقڵێتی نۆکەرایەتی بۆ دژمنان بە عقڵێتی خیانەت لە باشووری کوردستانە بوونیان هەیە بۆیە شەیدڤیان بە جەستەی خۆی بە ئاگری گڕی جەستەی خۆی کە لە زستانێکی ساردا بۆ توانەوەی ئەو عقڵێتە و ئەو ذهنیەتە پیاوسالاری پیرساریایی کە ئێستاکە باشووری کوردستان یاخود حکومڕانی باشووری کوردستانی داگیر کردووە بۆ ئەو عقلێتە بتوێنێتەوە ئەو ذهنیەتە بتوێنێتەوە ببێتە مۆمێک بێتە چرایەک بێتە ڕێپیشاندەرێک بۆ گەلەکەی ئێمە تاکو ڕێچکەی شەیدڤیان بگرێتە بەر وەکو باسمان کرد شەیدڤیان لە ناچاریە لە بێچارەیە جەستەی خۆی نەکردە ئاگرێک و نکات بەڵام ئەو مردنێکی بەکارهێنا یاخود مردنێکی خواست کە ببێتە چرای ژیان بۆ گەلی باشووری کوردستان چونکە ئێمە ئەزانین خەڵکانێکی زۆر ئەژین تا بمرن بەڵام شەیدڤیان مردنی هەڵبژارد بۆ ئەوەی ژیانێکی ئاسوودە بۆ گەلەکەی بەڕێ بکە هەردوێنێ یادی شەید ئارام بوو ڕۆژی شەهادەتی شەید ئارام بوو هەر تەفگەری ئازادی خۆی لەگەڵ ئازادی خوازانی باشووری کوردستان کە چونە سەر مەزاری شەید ئارام ساڵیادی ئەویان بەرز ڕاگرت بەداخەوە ئەو هێزەی کە سەر بەو فکر و فەلسەفەی با بڵێن شەید ئارامە هەمان ڕۆژە کە ئێستاکە ڕێگری لە ئێمە ئەکەن بۆی بچنە سەر مەزاری شەیدڤیان ئێمە ئەزانین باشووری کوردستان ڕاستە کە ئەڵێن ئازادە بەڵام ئازاد نییە تا ئێستاکە لەژێر هەیمەنە و لەژێر هەژمونی دەوڵەتی تورکیا چونکە هەر ئەم شەوی ڕابردوو دەوڵەتی داگیرکەری تورکیا بەهۆی ئەو شکستەی کە لە حەسەکە بەدەستی هێنا لە ڕێگەی داعشەکانەوە ئارە ئەم شەو مەخمور و شەنگال و دێرکی بە هەمان شێواز کە چەند جارێک بۆرجمانەکە و کە بۆ هۆکاری شەیدبوونی خەڵکی سیڤیل چکە ئێستا شەنگا سەر بە باشووری کوردستانە بەڵام نە عێراق نە حکوومەتی هەرێمی کوردستان نە تەنانەت حزبەکانی باشووری کوردستان جگە لەوانەیە هەندێک کەسایەتی بەڵام جگە لە تەفگەری ئازادی هیچ کاسیان بەیاننامەیەکیان دەرنەخستەوە بۆ شەرمەزارکردنی ئەو هێرشانێک کە بۆ سەر باشووری کوردستان کراوە ئەمە ئەرکێکی نەئەخلاقیە کە ئەوان پەیڕەوێکن ئێستاکە کە بەشێک پارچەیەک لە جەرگی باشووری کوردستان بۆرجمان ئەکرێت کە زیاد لە 15 جار بۆرجمان ئەکرێ و کە هیچ لە حزبە کوردیەکان تا ئێستاکە پەیامێکیان نەداوە طبعاً ئەمەش هەمووی پەیوەستە بە داگیرکاریەوە پەیوەستە بەو نۆکەرایەتیەوە کە بۆ داگیرکەرانەکەن ئەگەر ئێمە بێت و یەکگرتوو بین هەموو هێزی دنیا ناتوانێت بەرامبەرمان بوەستێتەوە نەک دەوڵەتی داگیرکەری تورکیا هەموو هێزی دنیا ئەگەر بێنە لای یەکتریش ناتوانن بەرامبەر بە گەلی کورد بوەستنەوە چونکە گەلی کورد گەلێکە بەتوانایە گەلێکە ئەتوانێ پارێزگاری لە خۆی بکە گەلێکە ئەتوانێ کە دژمن بشکێنێ بەڵام بەداخەوە ئەو نۆکەرایەتێک کە ئێستاکە بەردەوامی هەیە لە باشووری کوردستان کە عقڵێتێکی جیاوازە تا ئێستاکە بەردەوامی هەیە وای کردووە کە گەل پارچە ببێت یاخود وای کردووە ببرن گەل نییە بە پێچوانەوە گەر زیاتر یەکگرتووە بەڵام ئەو دەسەڵاتەی کە هەیە پارچەیە ئەو دەسەڵاتە چکە پەیوەستە بە داگیرکاریەوە بۆیە ئەبینین داگیرکاران ڕۆژ لە دوای ڕۆژ هەژمونی خۆیان بەسەر ئەو حزبە سیاسیانە و پارچەشیان ئەکەن کە ئێمە ئەیبینین لە حزبەکانی باشووری کوردستانە ئێستا ئەگەر بێت و سێکەی ڕۆژ لە دوای ڕۆژ سێرەکەی ئینشقاقیان تا دروستە ڕۆژ لە دوای ڕۆژ سێرەکەی گەلە کۆمەیان تیا دروستە بێ ڕۆژ لە دوای ڕۆژ جیابوونەوەیان لێ دروستە بێ یاخود کەسایەتیەکی تر ڕەش ئەکات و لای ئەبە ئەمانە هەموو دەستی دژمنە دەستی دەوڵەتی داگیرکەری تورکیایە بۆ پارچەکردنی هەم حزبەکە و هەم باشووری کوردستانیش و هەم گەلی کوردستانیش ئەمە هۆکارەکانە کەوا بکات دژمن لێرەدا هەڵدا کە پارچەی بکات بۆ ئەوەی زیاتر دەسەڵاتی بگرێتە سەری ئەمە وای کردووە کە ئێمە بڵێن تەنها یەکبوونی گەلی کورد کە هۆکارە بۆ ئەوەی کە دژمنانی ئێمە نەتوان بەرامبەری ئێمە ڕابوەستن ئەوەشی کە ئێستاکە لە حەسەکە و لە ڕۆژاوای کوردستان لە شەنگال هەیە ئەمە هەموو نمونەیەکن بۆ ئەوەی بەرامبەری بە خیانەتکاران و دەوڵەتکارانە ئەوەستنەوە.